زەماوەندی ئەردۆغان بۆ ئەحمەد شەرع و خواستە سەربازیەکانی تورکیا. محەممەد نورەدین نووسەر مامۆستای مێژوو لە زانکۆی لوبنان و شارەزای کاروباری تورکیا لە وتارێکدا نووسیویەتی زەماوەندەکەی ئەردۆغان بۆ ئەحمەد شەرع واتە پێگەی سەربازی لە سووریای نوێدا دەبێت. لە دووەمین سەردانیدا بۆ دەرەوەی سووریا ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا بە یاوەری لەتیفەی هاوسەری و ئەسەد شەیبانی وەزیری دەرەوە و ئەنەس خەتاب سەرۆکی دەستگای هەواڵگری ڕۆژی سێشەممە 4 شوباتی 2025 گەیشتە تورکیا و لەوێ لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و هاکان فیدان وەزیری دەرەوە و ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای هەواڵگری کۆبووە. دووە بە دوای کۆبوونەوەی نێوان هەردوو سەرۆک کۆبوونەوەی هاوبەشی وەزیرانی بەشدار بوو بەڕێوەچوو کە کۆبوونەوەی هاوبەشی حکوومەتی هەردوو وڵاتی لە ساڵی 2009 وە بیرهێنایەوە. دواتر شەرع و ئەردۆغان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشیان ئەنجامدا کە تیایدا ئەردۆغان سەرەتا قسەی کرد و ڕایگەیاند سەردانەکەی شەرع لاپەڕەیەکی نوێ دەکاتەوە نەک تەنها لە تورکیا بەڵکو لە ناوچەکەشدا وتیشی لێکتێگەیشتنێکی تەواو هەبوو بە تایبەتی سەبارەت بە پارتی کرێکارانی کوردستان. ئەردۆغان ئامادەی وڵاتەکەی بۆ کۆنتڕۆڵکردنی کەمپەکانی داعش کە ئێستا لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتدان دەربڕی. ئەردۆغان وتی تورکیا گرنگیەکی زۆر بە سەرکەوتنی دارەی نوێی سووریا دەدات و ئامادەیە هەموو هاوکاریەک بۆ ئاوەدانکردنەوەی سووریا پێشکەش بکات. داوای هەڵگرتنی ئەو سزایانەشی کرد کە بەسەر سووریادا سەپێنراون. هەروەها ئاماژەی بەوەش کرد کە هاریکاری نێوان هەردوو وڵات هەموو بوارەکانی وەک ئابووری، بازرگانی، پیشەسازی و بوارەکانی دیکە لە خۆ دەکرێت. لای خۆیەوە شەرع سوپاسی ئەردۆغانی کرد بۆ بانگهێشتکردنی بۆ تورکیا و ئاماژەی بەوەش کرد گەلی سووریا ڕۆڵی مێژووی تورکیا لەبیر ناکات لە پێشکەشکردنی هاوکاری بۆ ملیۆنان سووری. ناوبرا و ئاماژەی بە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات کرد بە درێژایی مێژوو وتیشی هەردوو وڵات کار دەکەن بۆ ئاسایش و یەکڕێزی خاکی سووریا. ئاماژەی بەوەش کرد کە لەگەڵ تورکیا کار دەکەن لەسەر کشانەوەی ئیسرائیل لە ناوچەکانی باشووری سووریا. لە کۆتاییدا ئەحمەد شەرع بە پێشکەشکردنی بانگهێشتنامەیەک بۆ ئەردۆغان تا سەردانی سووریا بکات کۆتایی بە قسەکانی هێنا. ئەوەی لە وتارەکانی ئەردۆغان و شەرعدا بە تایبەت جێی سەرنج بوو قسەکانیان بوو لەسەر پرسی ئەمنی وڵاتەکە. بۆ پێی ئەو دوو سەرکردەیە باسی هیچ هەنگاوێکی کردەیان نەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزە کوردیەکان. ئەمەش ڕەنگە مانەی ئەوە بێت کە دۆخەکە هێشتا ئامادە نیە بۆ هەنگاوی کردەیی و چاوەڕوانی هەڵوێستی ئەمریکا دەکەن. گرنگتر لەوەش ئەحمەد شەرع ئاماژەی بە کشانەوەی ئیسرائیل کرد لەو ناوچانەی کە لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد سوپای وڵاتەکەی تێدا جێگیر کردووە بە تایبەت لە بەشی باشووری سووریا کە ئەو ناوچانان دروزەکانی لێ نیشتەجێن. لە بەرامبەردا شەرع چاوپۆشی لە بەرزاییەکانی جۆلان کرد و باسی داگیرکردنی نەکرد لەلایەن ئیسرائیلەوە. لەلایەکی دیکەوە پێدەچێت تورکیا ترسی هەبێت کە بەتەنها هاوکاری سووریا بکات. بۆ پێی خۆی بەتەنیا توانای ئەوەی نییە و کارە بکات. بۆ ئەردۆغان داوای هاوکاریکردنی وڵاتانی عەرەبی و جیهانی ئیسلامی کرد. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەنقەرە لە دۆخێکدا نییە کە بتوانێت سووریا قۆڕق بکات و بیکاتە جێنەفوزی خۆی. هەڵبەت ئەوەش لەبیر نەکرێت کە دیدگەکانی تورکیا و شەرع بە تەواوی ڕوون نین بۆ داهاتووی سووریا و هیچ ئاماژەیەکیان نەدا بەدەستەوە. بۆ پێی دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە وەڵامی هیچ ڕۆژنامەنووس و پرسیارێکیان نەدایەوە و ڕاستەوخۆ هۆڵی کۆنگرەکەیان جێهێشت. لای خۆیەوە ڕۆژنامەی تورکیای لە ئەنگری حکوومەتەکەی ئەردۆغان نووسیویەتی ئەنقەرە و دیمەشق بەرەو پەیوەندیەک هەنگاو دەنێن هاوشێوەی تورکیا و ئازەربایجان واتە یەک نەتەوە لە دوو دەوڵەتی جیاوازدا. ئاماژەی بەوەش داوە کە ئەم دیدگایە بۆ پەیوەندیەکی لەو چەشنە پێچەوانەیە و ڕاستیەیە بەوەی زۆرینەی ڕەهای گەلی سووریا ڕەگ و ڕیشەی تورکیا نییە وەک ئەوەی لە گەلی ئازەربایجاندا ئەو ڕیشە تورکیا هەیە. بە پێی ئەو زانیاریانەی دزە پێکراوە بۆ میدیاکان شەرع و ئەردۆغان وتوێژی جدیان لەسەر نەخشەی ئاوەزانی و بنیاتنانەوەی سووریا کردووە. باس لەوە کراوە کە شەرع لە قۆناغی یەکەمدا بە بەهای 100 ملیارد دۆلار پرۆژەی پێشکەش بە ئەردۆغان کردووە. لە قۆناغی دووەمیشدا 300 ملیارد دۆلار بۆ ئاوەدانکردنەوە و بەرگری و ئاسایش و سوپا و هێزەکانی پۆلیس. بەڵام دیارترین تەوەری سەردانەکە بریتی بووە لە نەهێشتنی پارتی کرێکارانی کوردستان لە سووریا و کۆنتڕۆڵکردنەوەی ئەو کێڵگەنەوتیانەی کە لەلایەن هێزە کوردیەکانەوە لە ئێستادا بەڕێوە دەبرێن. ئەوەش هاتووە کە ئەردۆغان بەڵێنی داوە کۆتایی بە کوردستان لە سووریا بهێنێت.